بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش. بێگومان پرسی چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستان یەکێکە لە پرسە هەرە گرنگ و سەرنجڕاکێشەکانی دۆخی سیاسی ئێستا. ئێمە لەم برنامەیە پرسین ئایا بانگەشەکانی چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستان سنووری بانگەشە و پروپاگەندەی سیاسی تێپەڕاندووە و بۆ تەواقع و بابەتێکی هەست پێکرا و لە ناو واقعی سیاسی کوردیدا یان تەنها پروپاگەندەیەک و بانگەشەیەکی کاری میدیا و میدیای سیاسی حیزبەکانە. ئایا دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان جددیە لە بەرپاکردنی چاکسازیەکی سیاسی ڕیشەیی یان تەنها نیەتی کوشتنی کات و هێورکردنەوەی ناڕەزایەتیەکانە؟ ئایا بڕیارەکانی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چاکسازی سیاسی هێمایەکی گرنگ نین بۆ بەرپاکردنی چاکسازی لە بواری سیاسی و لە سیستمی حکومڕانی کوردیا یان تەنها بڕیارێکی ڕووکەشن و ئەگەری جێبەجێبوونیان لاوازە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەندێک لە بەڕێزان نەبەس گۆران ڕۆژنامەنووس و سلێمان عەبدوڵڵاوێنیز سەرپەرشتیاری ڕاگبیری و ڕاگەیاندنی مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. بەخێرهاتنی هەموو لاکتانەکەم. کاک نەبەس لە بەڕێستەوە دەست پێ یەکەم. بەڕێزت لە وتارێک تا سەبارەت بە چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستانە لە ڕابردووتان نووسیتە باس لەوەکەی کە دوو حیزبی دەستادار لە هەرێمی کوردستانە هەمیشە لە باشترین حاڵەتیانە بەلای فاشێتە بای ئەدەنەوە نمونونەکانی نانبڕین و دەرکردن و کۆمەڵەکشتی دیکە. ئایا ئەتوانی ئێستا داکۆچی لە هەمان ڕابکەیتەوە یان دەتوانێت شتێکی ترمان پێ؟ ئەزانی ئێمە دوو جۆر بۆچوون هەیە لەسەر حیزبی کوردی. بۆچوونێکیانەوەیە کە حیزبی کوردی ئێستا ئیرادەیەکی بۆ دروست بووە کە چاکسازیەکە. بۆچوونێکی تریش هەیە ئەم ئیرادەیە لە ناو حیزبی کوردی هێشتا دروست نەبووە بۆ چاکسازی. ئێمە لە ڕووی بڕیارەکانەوە ئەو بڕیارانەی کە دەرەچن لە هەرێمی کوردستانە جۆرێک لەوە ئەبینین کە گوایە حیزبی کوردی گەشتوەتەوە قەناعەتی کە چاکسازی بکات لە هەرێمی کوردستانە. بەڵام لە ئەرزی واقعا بە پێچەوانی ئەو بڕیارانەوە ئێمە ئەتوانین دیدێکی ترمان هەبێت. لە ئەرزی واقعا نابینین چاکسازیەکە بێت لە هەرێمی کوردستانە و لە ئەرزی واقعا نابینین حیزبی کوردی گەشت بێتە ئەو قەناعەتێک کە بەڕاستی بیەوێ لە هەرێمی کوردستانە جۆرێکی تر لە سیستەمی حکومڕانی دروستکە و جۆرێکی تر دنیابینی هەبێ هەم بۆ کۆمەڵگەکەی خۆی هەم بۆ دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانە. ئەم فترەیە ئێمە دوو خاڵی زۆر گرنگی ئەتوانین قسەی لەسەر بکەین لێرەدا. یەکێکیان بەرزانی 4 بڕیاری دەرکرد. ئەم 4 بڕیارەیە بەرزانی ئەگەر بە دیوە یاسایەکە سیریکەین دەلالەتە لەوەی کە لە هەرێمی کوردستان دادگانیە و دەلالەتە لەوەی کە لە هەرێمی کوردستان پەرلەمان هیچ وەزیفەیەکی نییە و ناتوانن وەزیفەکانی خۆیان جێبەجێ بکەن. بۆ نمونە ئەگەر دادگا هەبێ لە هەرێمی کوردستانە بە دیوە یاسایەکەیە کە دادگا هەبوو ئۆتۆماتیکیان دادگا ئەتوانێت مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەو 4 خاڵەدا بکە کە لەلایەن مەسعود بەرزانیەوە دەرەچن. بەڵام لە غیابی دادگاداوە لە غیابی پەرلەماندا ئیتیفاقی سیاسی دێتە شوێنەکەی کە ئیتیفاقی سیاسی جاتە شوێنەکەی بەرزانی بە دیوێکی سیاسیە 4 بڕیاری چاکسازی ئەدا لە هەرێمی کوردستانە کە هەر یەکە لەو 4 بڕیارەش قسەی زۆر هەڵەگرێت. بۆیە ئالێرەدا کە سیری ئەەکەین دوای ئەوەی کە ئەو 4 بڕیارە دەرەچن دەبینین لە ئەرزی واقعا بە پێچەوانی ئەوەیە ئێمە ئەگەر خاڵێکیان وەرگرین بۆ نمونە خاڵی تەسلیمکردنەوەی بکوژەکان ئەوەی کە لە خۆپیشاندانەکانە تەقە لە هاو نیشتیمانیانەکە بریتین لە کۆمەڵێک کارکتەری ئاستی خوارەوەی یەکێتی و پارتی و بریتین لەو کەسانەی بارەگای حیزبێکیان پێ گرنگترە لە ژیانی گەنجێک. باشە کە تۆ کارکتەرە حیزبیەکەت لەژێر دەستی خۆتا بوو لەژێری هەیمەنەی خۆتا بوو و دادگاش هەبوو زۆر ئاساییە بەبێ ئەوەی بڕیارێکی سیاسی دەرکەی ئەم کارکتەرە حیزبێت تسلیمی دادگاکەیت و دادگا مامەڵەی لەگەڵا بکە. بەڵام خۆت دیت ئەم کارکتەرانە ئەشاریتەوە و یان خەیتە شوێنێکەوە دادگا دەستی نەگاپیان و ئەشتەوێ بڕیاری سیاسی دەربکەیت لەڕێی بڕیاری سیاسیەوە چارەسەرێک بۆ ئەمە بکەیت لە ئەرزی واقعیشا هێشتا ئەمە ڕووی نەداوە. ئەمە یەک. دوو خاڵێکی تر لەو خاڵانەی بەرزانی دەری کردووە بریتە لە گەڕانەوەی بودجە بۆ ئۆپۆزیسیۆن. وەختێک کە تۆ هاتی لە پەرلەمانی کوردستان و لە وەزارەتی ناوخۆ ئیجازت بە کیانێک بە حیزبێکدا لە ڕووی یاساییەوە ئیش بکە لە هەرێمی کوردستان و بەپێی دەنگدەرەکانی خۆی بودجەت بۆ بڕیەوە کە بودجەکەت بڕی بەپێی قەرارێکی سیاسی بۆ خۆی غەڵقکردنی پەرلەمانە و غەڵقکردنی یاسایە و بێحورمەتیکردنیشە بە یاسا چونکە لەو لاوە تۆ ئیجازەی پێدەی
کار بکە لەم لاشەوە بودجەکەی ئەبڕی و لە هەمان کاتیشە دوایەوە بە بڕیارێکی سیاسی دەیت بودجەکەی ئەدەیتەوە جارێکی تر یاسا ئاخیتەوە جێ پرسیار باش کاک نەبەس ئەگەر ئێمە واقعی هەلومەرجی سیاسی ئێستای کوردستان بخوێنینەوە لەوە تێگەین کە ئەوەی کە حسبی هەر مۆزوعەکە لە کوردستان بڕیاری سیاسیە بوونی ئەم بڕیاری سیاسی لە سەرۆکاتی هەرێمی کوردستان ئەوە هێمایەک نییە بۆ ئەوەی کە لەلایەن ئەم سەرۆکاتیەوە لە ناوەن باڵاترین ناوەندی بڕیاری سیاسی هەرێمی کوردستانەوە ئیرادەیەک هەیە بۆ ئەوەی کە چاکسازی بکرێ ئیرادەیەک هەیە بۆ ئەوەی وەڵامێکی ئیجابی بەخواستی خەڵکو و بەخواستی ئۆپۆزیسیۆن و بەو ڕۆشن بیرانە بدێتەوە کایانوێ ئەم سیستەمە وردە بەرەوە سیستمێکی دیموکراسی ئەنگاو بنێ ئاخرە بێ لێرە باسی دوو خاڵ بکەم مادام وایە خاڵێکیانەوەیە کە کێشەی ئێمە لە هەرێمی کوردستانە بەڕاستی بریتە لەوەی ئەمانەوەی حکوومەتێکمان هەبێ بە فۆرمێکی سیستەماتیک و هێزێکی سیستەماتیکمان هەبێ و حیزبی کوردی نەتوانێ بە دەستە زبرەکانیەوە ئەوەندە فشار بخاتە سەر حکوومەت هەر وەختەی بیەوەی ئاراستی بکە ئەمە یەک خاڵی دووەم بریتە لەوەی کە تۆ ئەکە یاسا هەبوو یاسا سەروەر بوو کە یاسا سەروەر بوو بڕیاری سیاسی پێویست ناکە کێشەکە ئالێرەوە دەست پێیەکە کە هەموو شتێک لە هەرێمی کوردستانە براوەتەوە ناو دوو ژووری مەکتەبی سیاسی ناو دوو زۆر سپاس کاک نەبە زۆر سپاس کاک سلێمان پێم خۆشە ڕای بەڕێزت بزانم یعنی ئەو قسانی کاک نەبەست باس لەوەکە کە بوونی بڕیاری سیاسی بۆ کۆمەڵێک چاکسازی سیاسی لە کوردستان لەو خاڵانەی کە لە سەرۆکاتی هەرێمی کوردستانە هاتووە خۆی لە خۆیدا خڕکردنی دادگا و پەرلەمان و کۆمەڵی دامەزراوەی گرنگی ناو سیستمی حکومڕانی کوردیە بڵێ ئەمە بۆ چوونی کاک نەبەست خۆیەتی سەرەتا بەشی دووەمی بە بڕای من ئێمە لەسەر خودی پرسەکە دەرچوین و بێ مەسلەی ڕیفۆرم مەسلەیەکی لە ڕووی تیوری و ئاڵۆزە و لە ڕووی پراکتیزیشەوە مەسلەیەکی قورسە لە ڕووی تیوریەوە زۆرترین لەوانەیە پرسی چاکسازی لە دنیادا زۆرترین قسەی لەسەر کرابێ و لە ڕووی پراکتیزیشەوە لەوانەیە کۆمەڵک تەجربەی گرنگی لە دنیادا ئێمە بە دیاریکاری بەسمان لە چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستان تۆ پێم وابێ پێویستە ینی لانی کەم تۆ لە سەرتاوە دادپەروەربی لە ینی پێدانی چانسەکەدا چونکە تۆ ڕێگەم دە من بیرڕاکانی خۆم گەێنم من پێم وابێ تۆ ئێمە گەر قسە لە قەرار بە قسە لەسەر پرسی چاکسازی بکەین نابێن پرسە لەگەڵ پرسی ئازادی تێکەڵاوکەین لەگەڵ پرسی ڕۆژنامەوەیان تێکەڵاوکەین لەگەڵ پرسی ئەوە تێکەڵاون لە دنیادا چاکسازی بریتێ لە چاکسازی دینی ئەنی ڕیفۆرم لە دیندا ڕیفۆرم لە ناو کۆمەلگا خۆیدا ڕیفۆرم لە بواری اقتصاددا ڕیفۆرم لە دەوڵەتداریدا ڕیفۆرم لە حکومڕانیدا و ڕیفۆرم لە هەموو کایەکانی ژیاندا ئێمە من تا ئەم لە حەزەیەکە ئێوە قسەی تیا دەکەن یعنی من پێم خۆشە قسەی زیاتر لەسەر مەسەلەی ڕیفۆرم و لەسەر مەسەلەی بزنەوەی ڕیفۆرم حتا لە کوردستان بکەین و ئەو بزنەوەی کە چاکسازی دێ ئێمە لە شوێدا چاکسازی دەکەین من پێم وایە قسەکردن سەر چاکسازی بەم شێوە گشتیە لە کوردستاندا لە خەونێکی خۆش دەچێت ئێمە پێویستیمان بەوەیە کە پنتێک لە پنتەکانی ئەم کۆمەلگایە یان بەشێک لە بەشەکانی ئەم کۆمەلگایە بگرین بۆ ئەوەی قسەی تیا بکەین و بە ئیتیزای چاکساسی هەنگای بنین بەتایبەت لە کۆمەلگایەدا کە کۆمەلگایەکی نەخۆشە کۆمەلگایەکە وابەستەی کۆمەلگا داگیرکەرەکانی کوردستانەوە کۆمەلگایەکە تووشی ئەنفال بووە تووشی شەڕی ناوخۆبەوە تووشی کۆمەڵێک گرفتی کۆمەڵاتی و سیاسی بووە کە لە دنیادا نمونەی کەمە بۆیە ئەمەی تر دێنە سەر کەواتە دێم لەسەر پرسیارەکانی تۆ بیڕای سیاسی خۆم لەسەر ئەم تێزە سیاسی و قانونیانە دەردەبڕین کە بەدەرن لەوانێت بە شکل پەیوەندیان بە چاکسازیەوە هەبێ بە بڕای من ئەگەر تۆ پێدوا بێ سەرۆکی هەرێم مافی ئەوەی نەبێت دەسەڵات دەربکە و بڕیار دەربکە و قسە لەسەر چاکسازی بکە ڕاستی ئەمە تەناقوزێکی گەورەیە چونکە پێما بەیەکێک لە قسەکانی میدیای ئەهلی بە کاک نەبەزیشەوە برادەرەکانی تریشەوە بە ئۆپۆزیسیۆنیشەوە بۆ کە بۆ کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی خۆی بەکار ناهێنێ یعنی ئەمە تەناقوزێکی گەورەیە لە کاتێکدا کە سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی خۆی بەکاردێنێ من نامێ بەرگری لەوە بکەم چونکە هێشتا ئەم بەڵام بەقەت ئەوەندەی کە دەمێ مناقەشە لەوە بکەین کە لە کاتێکدا کە سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی خۆی بەکار نەدێنات هەموو میدیای ئەهلی و نووسەرەکانی دەرەوەی حزب دەسەڵاتدارەکان پرسیارانەوە بوو کە بۆ سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی خۆی بەکار نانێ هێشتا لە کاتێکدا کە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چوار بڕیاری گرنگی بۆ ژیانی سیاسی بۆ ئازادی فەرد و بۆ ئازادی گشتی و بۆ ئازادی کۆمەلگا و بۆ هەموو ئەو مەسەلانەی کە بەداخەوە لەم ڕووداوە ناخۆشانی ئەم دوایدا هاتوونە گۆڕێ دەرکردووە پرسیارەکە ئایا ئەوە بێ ئایا ئەم بڕیارانە بە قازانجی شێن و ئەم بڕیارانە بۆ بە سوودی چێ دەکەونەوە باجی بەر لەوەی قسە لەسەر ئیرادە بکەین چونکە لەوانەیە منیش پێم وابێ دەبێ قسەکردن یا ئیرادەی بۆ چاکسازی هەیە نهێشتا من ناتوانم پێ بڵم ئیرادەکەیە چونکە منیش وەکو تۆ چاوەڕێ دەکەم و ڕۆڵی تەماشاسی دەبینم لەوەی کە ئەم یاسانە دەستنەواری پراکتیزەوە یان نا بەڵام بە بڕای من
ئەمە دنیابینیە بە مەسلەیەکی ڕژبینانەوە کە تۆ پێ وایە لەگەڵەوەیدا کە یاساکانی ژیاسایکاتە تۆ پێت وایە کەواتە تۆ پێت وایە ئەگەر باس لە پرسی چاکسازی سیاسی بکرێت لە هەرێمی کوردستان ئەو بلێرانەی کە سەرۆکاتی هەرێمی کوردستان و دواتریش سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان دەریکرد هێمای گرنگن لە سەرڕێی چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستانە لانی کەم لە ڕووی تیوریەوە هێمای گرنگن چونکە ئەو کاتێ بەڵام لەسەر ئەرزی واقعیش کۆمەڵە خواستی گرنگی چاکسازیکەران بە من باقسەکەم تەماشاکەم لە ڕووی تیوریەوە جارێ لە ڕووی قانونیەوە ینی بەهای قانونیان هەیە و بەهای تیوریان هەیە و من پێم وایە ئەم مداخلەی سەرۆکی هەرێم لە کاتێکدا دێک ئێمە لە دوای هەفتەی شوباتەوە لە بەردەم کاکنەبەز و منیش دەزانین کە لە بەردەم شەڕی ئەهلیدا بووین بەداخەوە هێزە سیاسیەکان بۆ هێزی کە منیش تیا کار دەکەم تا ئەم لەحظەیە ئامادە یەکتر قبولکردنی و تولەرەنسی کۆمەڵاتی لە خانەی سفردایە و تولەرەنسی سیاسی و تولەرەنسی حزبی و تولەرەنسی ڕۆشنبیریش لە خانەی سفردایە ینی لە کۆمەلگایەدا ئێمە دەژین کە هەموو تولەرەنسەکان لە ئاستێکی مەترسیداردان لەبەرەوە من پێم وابێ لەم لەحظەیەدا ینی بۆ بەچاوێکی گەشتبینتر تەماشای ئەم بڕیارانە نەکەین و بۆ لانی کەم ئێمە شوێنێکمان نەبێت کە پێگەیەکی ڕۆڵێکی بێلانی بدەینێ بۆ نەڵین سەرۆکاتی هەرێم لەبەرەوەی دەنگی بە زۆراتی خەڵکی دراوەتەیە ئیجبارە بەوەی کە گوێ لە ئازادی تاک و ئازادی بەتەنگ ئازادی تاک و بەتەنگ ئازادی گشتیەوە بێ بەتەنگ نانبرا و برسیەوە بێ بەتەنگ هەموو ئەو خەڵکانەوە بێ کە لەم کۆمەلگایدا هاواری دەکەنێ و ئەم بێجگە لەمەش من پێم وابێ ینی بە هەڵەدا دەتین دیسان کاگنەبەس پێم وابێ داوای لێبورد نەکەم کە درشت نەبوو لە دەربڕنی بیرۆکراکیدا بۆی کە ئەمانە غەڵقکردنی پەرلەمانین چونکە ئەمانە پێ نەبڕی یەک دقەکە بەلەوەی تێبینەکەم دێت خەم وایە باقسەکەم تاوکەم ینی کاکنەبەس جیان من تۆش دەزانین ئەمە گوشاری پەرلەمان بوو کە سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی حکوومەتیشی ناچار کرد کە ئەم بڕێران دەربکەن و حەفدە خاڵەکەی پەرلەمان ماون ئەگەر تۆ تەماشای ئەم قانونانەکەی کێشتا سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت دەریکردوون بەشێکی قانونین و بەشێکی ئەخلاقین و بەشێکی یاساین و بەشێکی مەبدەئین لەو پرنسیپانەی کە بەرلەمانی کوردستان من دوو تێبینیە دەم تێبینیەکە کە وەختێک پەرلەمان حەڤە خاڵەکەی دەرکرد ئەوە جێبەجێ بکردای ئەگەر ئەو حەڤە خاڵە جێبەجێ بکرایە پێویست بەم چوار بڕیارە نەبێت کەواتە پەرلەمان وەزیفەکەی خۆی نەبینیوە بۆ ئەم چوار بڕیارە دەرچووە ئەمە یەک دوو ئەوە فشاری پەرلەمان نیەوە فشاری شەقامە و ئەوە فشاری هێزەکانی دەرەوەیە وا لە سەرۆکاتی هەرێمەکە چوار بڕیار دەرکە سێ کە ئێمە ئاڵین سەرۆکی هەرێم ئەبێ وەزیفە سەرۆکایەتێکی ببینێ وەکو سەرۆکی هەرێم لە هەرێمی کوردستانە جیاوازترە لەوەی کە چوار بڕیار دەرەکە کە ئەم چوار بڕیارە خۆی تێبینی لەسرە کەواتە پەرلەمان نەیتوانی و ئەکتیڤ بێ کەواتە یاسای لە هەرێمی کوردستانە لەژێر پرسیارایە بۆیە ئەم چوار بڕیار من یەک تێبینی تریش دوو ئەڵێ ئێمە لە بەردەم شەڕێکی هەلیا بوون بەڕاستی ئێمە لە بەردەم شەڕی هەلیا نەبووین خەڵکی هەرێمی کوردستان هاتووەتە سەر شەقام داوای حەقی خۆی کردووە داوای چاکسازی کردووە ئەمە کەیمانێ ئەوەیە لە بەردەم شەڕێکی هەلیا بوویت یعنی بۆچی ئێمە هەمیشە دیدێکی حزبیمان هەبێ بۆ ئەوەی کە هەر کەسێ داوای حەقی خۆی کرە بێ بە جۆرێک لە جۆرەکان تۆمەتباری کەین بەوەی کە هەبێ هێرشی بکرێتە سەر بۆ ئێمە لە بەردەم شەڕی هەلیا ئەگەر تۆ ڕێگەم دەی دوو یانی لەوانەیە لە یەک تێنەگەیشتن هەبێت لە نێوان بیرڕای من و تۆدا ینی جارێ جەنابەت دەفەرمووی دەڵێ ئەم بڕیارانەی کە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەریکردن لەژێر فشاری شەقامدا بوون دامانە لەژێر فشاری شەقامدا بوون و دامانە لەژێر فشاری خۆپیشاندەر و دەنگدەردا بوون کەواتە ئەم بڕیارانەی کە دراون بەشێکن لە وەڵامدانەوە ینی وەڵامدەرەوەی شەقام و وەڵامدارەوەی خەڵکن وەڵامدانەوەی ئەمە قسەیەکەمە کەواتە ینی باز ینی ئێمە نابێت بەسەر ڕەوایەتێکدا باز دەین کەم قانونانە لە خۆیان گرت زۆر سوپاس کاک نەباس ئەمەوێت ئەو پرسیارت لێ بکەم ئەگەر گریمان وەکو کاک سلێمان وتی ئەو گریمانەش قبولکەن کە سەرۆکاتی هەرێمی کوردستان لەژێر فشاری خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی ناڕازی ئەم بەداڕی دەرکردو کە ڕەنگە ئەمەش حاڵەتێکی سروشتی بێ هەموو سیستەمێکی سیاسی ڕەچاوی دەنگ و ڕەنگی خەڵکی خۆی بکە بۆ ئەم بڕیارانە شایانی پشتیوانی لەکردن نین بۆ ئەم بڕیارەتانە ناکەنە هەلێک بۆ ئەوەی کە پشتگیری بڕیارێکی باشکەن هەر کەسێک دەدیگا سەرۆکاتی هەرێم بێ سەرۆکاتی کۆمار بێ سەرۆکاتی حکوومەت بێ پەرلەمان بێ مادەم بڕیارێکی باشە مادەم وەڵامی خواستی خەڵکی یاوەتەوە و کەوتۆتە ژێر ڕێی خەڵکەوە بۆ پشتگیری ناکرێ هەر نادرێ بۆ ڕێی باشتر و قەراری باشتر و سەلێمتر و گونجاوتر کە لە خزمەتی کۆی فەزای دیموکراسیە لەبەر دوو خاڵی زۆر سەرەتایی خاڵی یەکەم ئێمە ئەوە نزیکەی 10 ساڵە شەڕیەوە کەینەبێن ئەڵێنە بێت یاسا دەوری خۆی ببینێ و حیزبی کوردی لە ماوەی ئەم 20 ساڵە نایەڵە یاسا دەوری خۆی ببینێ قەراری سیاسی دەوری خۆی ببینێ قەرارەکانیش بریتین لەو قەرارانەی لە ژوورەکانی مەکتەبی سیاسی دوو حیزبەوە دەرەچێ ئەمە یەک دوو ئەڵێن ئەبێ پەرلەمان ببێتە شوێنی دەنگی خەڵک کە پەرلەمان حەڤە خاڵ دەرەکات و حەڤە خاڵەکە سڕەکرێن و ئەمرێن هیچ حسابێکی
گویانکیان بۆ ناکرێەوە نە حکوومەتی هەرێم گویان بۆ گرێەوە نە سەرۆکایەتی هەرێم لە ئالێرەدا جارێکی تر نیشانەی پرسیار لەسەر کۆی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان دروستە بێ. سێ بۆچی پشتیوانی خاڵێک ناکەین لەبەر ئەوەی ئەم خاڵە هێشتا نەچوتە جێبەجێکردنەوە. ئەو دەڵێ نابێت لە هەرێمی کوردستانە بەبێ ئەزانی دەرکردنی بڕیار گرنگ نییە لەوەی لەسەر لاپەڕی جەریدەکان بڵاوی کەیتەوە و ئیعلامی خۆت بخەیتە گەڕبەوەی خەڵکی هەرێمی کوردستان بگەینیتەوە قەنەعاتە بڵێ ئەوە چاکسازی دەست پێەکە. چاکسازی بریتە لەوە هەنگاوەیە کە عەمەلیەن ئەی هاویت. تۆ قەرارت داوە کە لە هەرێمی کوردستانە بەبێ بڕیاری دادگا هیچ کەسێک دەستگیر نەکرێ، بەڵام حالیان لە هەرێمی کوردستانە بەبێ بڕیاری دادگا و ئەو خولوقاتانە ئەبینین. تۆ قەرارت داوە کە ئەبێ ئەوانەی کە دەستیان هەیە لە خوێنی گەنجیان وڵاتە دەستگیر بکرێن، بەڵام ئەوانەی ئێستا لە ماڵەکانی خۆیان دانیشتوون. یعنی تۆ ئەوە گرنگ نییە تۆ بڕیارێک دەرەکەی بڵێ من ئەم بڕیارم دەرکردووە ئەوە چاکسازی لە هەرێمی کوردستانە دەستی پێ کردووە. گرنگ ئەوەیە من هەنگاوەکەت ببینم عملیان تۆ ئیشی پێەکەی، بەڵام ئێمە هێشتا ئەمەمان نەبینیوە تا پێ بڵێن دەست خۆش بێکارێکی باش کردووە و هەنگاوێکی باش. زۆر سپاس کاک نەبەس. کاک سلێمانێکێک لەو شتانەی کە خەڵکی ئێمە بێئومێ دەکات لە مەسەلەی چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە ئەزبوونی حکومڕانی دووپاتی دەسەڵاتداری هەرێمی کوردستانێکی نیشتیمانی و پارتی دموکرات ئەم دوو حیزبە لەگەڵ چاکسازی سیاسیە بە شێوەیەکی بەرچاو دەست و پەنجا نەرم نەکرد و نمونەیەکی باشیان نیشان نەداوە. بە پێچەوانەوە کاک نەبەس پێمان ئەڵێ بە درێژایی 20 ساڵی حکومڕانەکەی ئەوەی کە کوشتوان و لە ناویان بردەوە یاسا و دادگا و پەرلەمان بووە و ئەوەی کە کاری کردو و فەرمانڕەوای ڕاستەقینەی ئەم وڵاتە بووە بڕیاری نەوە مەکتەب سیاسی حیزبەکان بوو. ئەم قسەی کە نەبەر بەشێکی لە ڕاستی تێدایە و پێویستە ئەو بەشی لە ڕاستی و خۆی بنجێەوە ئەو بەشەی کە بە بڕای من ناڕاستە پێویستە بە بڕای من پێویستە ڕاست بکرێتەوە و پێویستە بە ڕژسپی قسە نەکەین و پێویستە دوور لە مجاملە وەکو نەبەست لە سەرتاوتی ئەمە تام بەرنامەی تاوادەی برادەر نین. من پێم خۆشە بۆ ڕوحێتە بەڕێوەبەرین لەبەرە هەر قسەکردنێکی من لەسەر ئەوە پەیوەندی بەوە هەیە کە بە شێوەیەکی جدی قسە لەسەر مەسەلە دەکەین. من پێم وایە کاک نەبەزێشێکە لە نووسەر جدیەکان و من وەکو گەنجێکی زۆر ڕێزم بۆ وچوونەکانی هەیە، بەڵام پێم وایە هەندێک جار هەندێک شتی بەسەر ڕەت دەبێت کە ئێستا من قسەی لەسەر دەکەم. بۆ نمونە کاک نەبەز زیاتر چاکسازی لە بواری ئازادی فەرد و ئازادی گشتیدا قسەی لەسەر دەکات کە حەقی خۆیەتی و بەڵام کاک نەبەز بۆ باسی ئەوە ناکات کە حکوومەتی هەرێم لە 2 ساڵی ڕابردوودا سەدان لە بواری چاکسازی ئیدارە سەدان بڕیاری گرنگی پێ و من هێشتا بوار نییە، ینی دەنا من ئەو قارەبەز ئەو بڕیارانەی لە یەک لاپەڕەدا پێمە کە حکومەت لە بواری چاکسازیدا دەریکردوون. بۆ نمونە ئەو بوارانەی کە پێشتر گەنج پێی نەگەیشتوە، ئەو بوارانەی کە پێشتر خەڵکی گونشینەکان پێی نەگەیشتوە، ئەو بوارانەی کە بەڵێ ئەرچێتی ئێمە کاک نەبەزجان بەڵێ ئەرچێتی من هیچ بەڵام حکوومەت بریتە لەو هێزەی کە خزمەتی هاوڵاتیانی خۆیەکە ئەمە نابێستای حکوومەتکەین لە بەرەوەی شەکانی خۆیەکە دەبێ ئێمە بەچاوێکی ڕەخنەی وەسەیری حکوومەتکەین بۆیە گەری شتێک نەکرد پێی بڵێن بیکە. کاک سلێمان ئەمە دوو دیدی زۆر جیاوازە. تۆ کاکە پرسەکە مەسەلەکە ستایش و ناستایش نییە، بەقەت ئەوەندەی مەسەلەکە ئەوەیە کاکە تۆ بوارێک هەیە کە ناوی تواناسازیە، ینی ئەمە پەیوەندە بە بواری خوێندنی باڵاوە. ئایا ئەم بوارە چاکسازی تیاکراوە یان نە، لە دەستی حزب هاتۆتە دەرەوە یان نا، تۆ وەرە بۆ کاک نەبەست تۆ بەناوی بەداتایەک من و تۆ من دێم ئەم بۆ ئەم ماوانەی ڕابردووە لەم 2 ساڵی ڕابردوودا ئەوەی بە تواناسازی چوونە دەرێ و لەگەڵ ئەم ئەمانەی ترکە بە هەمان سیستەمی تواناسازی چوونە دەرێ بەراوردیان دەکەین. داخۆ ئەمانە چەندیان نەچێتی و پارتین و چەندیان هێشتا سەربەخۆ یان سەر بە هێزەکانی معارەزە یان سەر بە هێزەکانی ئیسلامیشن، کەواتە چەند بوارێکی گشتی هەیە کە بواری ئیداریە دەوڵەت حکومەت حکمڕانی ئەم هەرێمە توانیوێتی قسەی تیابکە و توانیوێتی ریفۆرمی تیابکە و توانیوێتی مەسەلەن لە موتەدا لە یاسای خانشیدا ئەمڕۆ بۆ یەکەمین جار ئێستا من تۆ قسە دەکەین بۆ یەکەمین جار لە تاریخی دەرهێنانەوە لە کوردستاندا گرێبەستەنەوتیەکان ئاشکرا دەکرێت بە فشاری دەرەوە زانی ئەمە زۆر جیاوازە ئێمە 10 ساڵە کاک سلێمان زۆر جیاوازە ئێمە 10 ساڵە من و تۆ وەکو هاونیشتیمانیە وەکو ڕۆژنامە نووسێک لەم وڵاتە ئەڵێن ئەبێ و عەقدەنەوتیانە ئاشکرا بکرێن بۆ خەڵکی هەرێمی کوردستان ناتوانێت ئاشکرا بکات، بەڵام وەختی فشاری دەرەکی لەسەر بەغدا بەڵێ شارستانی کاک ئومێد شارستانی ئەڵێ شارستانی ئێستا و ناکۆکێ نێوان بەغداد و هەرێمی کوردستان لەسەر عەقدەنەوتیەکە
شارەکانەوە زۆر وازەحیشە ئەو شارێکە بەرزانی لەسەر مالکیەکە علاقی بە دوو خاڵی زۆر سەرەتاییەوە لە ناو پرۆژەی عقدی نەوتیدا شارستانی ئەڵێ هەر وەختێک ئەم پرۆژە یاسایانە چونە ناو پەرلەمانەوە ینی بوارەکەم دێ بۆ لێ ناکەم بەس ئەمە واقعمان باشتری بینین لانی کەم قسەیەکت کرد من لە شەتر یەکەمی قسەکەی تۆدا قسەم کردووە ئەین تۆ لە خاڵ لە ڕستەیەکەمدا پێتان بڕێوم کاکجار شێشاگومێت پێم دەبڕ لەبەرەوە هەنی ئەگەر بوارم نەدەنێ من ینی من قسەم لەسەر ئەوە نێ لەو بوارانەی کە تۆ پەیوەندیان بە ئازادیەوە هەیە تۆ قسەی تا دەکەی منیش خلافێکم لەگەڵ نیە و پێویستە ئێمە لەو بواراندا هەم تۆ کاکە تۆ تێم گەڕ بە قسەکە بە بیڕاکەم بەڵام کاکە من بەقەدە ئەوەندەی دەڵێم ینی بۆ نمونە ئێمە لە کوردستاندا تو هەستی بگەیانە چاکسازی کراوە لە بواری بیناسازیدا لە بواری تەندەر و بەڵێنداندا لە بواری یان جۆرێک لە چاکسازی هەیە کە تۆ هێشتا ڕێگەم دەی من بۆ دەخێنمەوە لە شوێ ویست من بە بەڵگە و بە قانون بۆ دێنم پێم دەڵێ ئەم قانونە لە شوێنێکدا و خۆی جێبەجێ بۆ دەڵێم ڕاست دەکەی بەڵام پێویست هەوڵی بۆ بدەین جێبەجێ بکرێ و هەوڵی بدەین خۆی جێبەجێ بکرێ بەڵام ناکرێن نکۆڵی لێ بکەی لە بینی ئەوەی کە من ستایش دەکەم تۆ نکۆڵ لێ دەکەی ڕێگەی سێمە ڕێگەی سێم بریتیە لە پێشاندانی بابەتەکە وەکو خۆی مەسەلەیەکی ترێک کاکە تۆ ینی ئێمە باسی سەروەرکردنی یاسا دەکەین ینی بۆ تێگەیشتێکی هەڵە هەیە لە هەموو برادرانی کە قسە دەکەن بە کاکنەبەزیشەوە لە دەربارەی قانون خۆ باسیش بە قانونیشی دەکرد خۆ مۆسۆلۆنیش بە قانون سەری خەڵکی لێ کردەوە خۆ پاپاش بە قانون کڵەسای بۆ شێوەیە پیرۆز کرد هەموو جارێک هەموو باشە کاکەجیان تێگەشتنە هەڵە نیە وایە بەدەستی بەسەر قانونە هەبێ وەکو تێگەشتنە حزبێکە لە هەرێمی کوردستان کاکسمان ببوورە پرسیارەکەت لێکم یەکێک لە بنچینە هەرە گەرنگەکانی چاکسازی سیاسی لە هەر سیستەمێکی حکومڕانیە بریتێ لەوەی کە هەر سیاسیەک لە ناو کای سیاسی خۆیان کار بکە بەڵام کێشەی ئەزمموی حکومڕانی کوردستان تەداخلاتی بەردەوامی سیاسیەکان بۆ لە بازارڕ و بوونی کۆمپانیای تایبەت بە حیزب لە ناو بازارە کە بە شێوەیەکی بە براون چالاکی ئابوورەکانی هەرێمی کوردستانی قۆڕخ کردووە پێتوانیە ئەمە یەکێکە لە کێشە بنچینەکانی هەم ئابووری هەم سیاست و حکومڕانی لە هەرێمی کوردستان ئایا پرسیارەکەمە ئایا حکومەت هەرێمی کوردستان کە تۆ پێت وایە کۆمەڵی هەنگاوی گرنگ هیناوە چی کردو بۆ دوورخستنەوەی دەستی حیزب لە بازار و دوورخستنەوەی کۆمپانیەکانی حیزب لە ناوچالێکی ئابوورەکانە من قسە لەسەر سلێمانی دەکەم و بەڵگە پێت دەڵێم لە 2 ساڵی ڕابردوودا هەر ئێمە قسە لەسەر حکومەت باشە من لە سلێمانیدا دەژیم ناتوانم لەسەر دەهۆ قسە دەمەیە بەرنامەنووسی لە حکومەت بەڵام تۆ هێشتا قسە بکەی یعنی چی قسە لەسەر سلێمانیەکەی من هەر قسەیەکەم تۆ مداخلەیەکە دەبێ سلێمان تۆ شتەکان چوو دەکەیتەوە من خۆم بابکەم زۆر حزبی ینی ناوچەیەک کاک نەبەر باش کاک نەبەزیان من نمونەت بۆ دەنمەوە نمونە لەوانەیە هەندێک زار ناوچەی بێ هەندێک زار گوندیش بێ من ئێستا نمونونەکە من خۆم پێ دەڵم تۆ من پرسیارێک دەکەم تۆ مخێر دەکەم بڕۆ بکۆڵەوە لە ماوەی حکومڕانی دوکتۆ بەرهەمدا کە حکوومەتەکە یەکێتی سەرکرداتی دەکات بپرسن داخۆ کۆمپانیای نۆکان و دەستگای دارایی گشتی ئیداری گشتی یەکێتی بچووکترین پرۆژەی خۆرەخ کردووە بەکارهێناوە بە مەسەلەیە من هیچ قسە لەسەر مەسەلەیە ناکەم من پێم وابێ بەڵێ لەم بارانەدا کاکەپیاکەم نەکەن کاکە جانێ گەڵ بە مەقسەدم کاکە ئەو جملەیەت وازح لە لێ من کاک نەبەس پرسیارەکە من ئەمەیە ئەو قسەی کاک سلێمان پێمان دەڵێ تۆ پێت وایە کە بە شێوەیەکی بەربڵاو بازار قۆڕ کرا و کۆمەڵی ڕۆژنامەنووس نەقلی بەردەوام لێباکەن کاک سلێمان دەڵێ پێمان بڵێ ئیدارەی گشتی لە ماوەی 2 ساڵی حکوومەتەکەی دوکتۆر بەرهەمە کاری کردبێ بۆ قۆڕەخکردنی بازار و ئیدارەی گشتی کە داراییەکی نیشتیمانی کوردستان لە بەردەستی داتی دەستی گربێ بەسەرێک لە چاڵێکی ئابوورەکانە وەڵامی ئەمە بەرەوە من قسە لەسەر شارێک و شوێنێک ناکەم من قسە لەسەر کۆی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانەکەم کە حیزبی کوردی دەستی بەسەراگرت لە ڕووی بازارە مداخلەتکەم باشە ڕێگەم دە مداخلەتکەم من لێرەدا خلافێک کەوتم لەگەڵ تۆ نیە بەڵێ و هەمووشمان دەزانین کە سیستەمی تا ئەم لە حەزەیە دوودەیی دەسەڵاتی کوردی دوودەیی حزبیە و دوودەیەکی تێکەڵچێشی حزبی ناشیرنیشە و ئەم ینی بەڵام ئەم دوودەیە تەنایەکی دوی پارتی دەیە بەشدارنین ئەم دوودەیە لە مەسەلەن باش لە سیستەمی دوت پارتی کردکاکە کێ دەسەڵاتە ئەوەی دەسەڵاتە با بڕێوە ئەوە بەشدارە لە ماوەی 20 ساڵی حکومڕانیە دوو حزب بەشدار بوون لە دەسەڵاتە کە ئەم دوو حزبە هەموو شوێنەکانی ژیانیان قۆڕە کردووە تۆ ناتوانانی ئەم دوو حزبە بێنیتە دەرەوە و خەڵکێکی تر بخێتە ناویەوە سیستەمی دوت پارتی دەکەم پێچکاوی چاوی من سیستەمی دوت پارتی بریتینە لە سیستەمی یەکێتی و پارتی بریتیە لە سیستەمێک کە تایدا گۆڕانەکان لە 18 ساڵی ڕابردوودا لە ناوی یەکێتیدا شەریکن و سیستەمی دوت پارتی بریتیە لە سیستەمێک کە ئیسلامیەکان بە
شێوازێک لە شێوازەکان یەکگرتووی ئیسلامی لانی کەم لە ساڵی 1996 ئەو کاتی کە سوێژی ئابڕوویداوە تێدا شەریکن و ئەوە بێویژدانیە یەکگرتووی ئیسلامی یەک پنتیژیانم پێ بڵێ لە ڕووی بازار لە ڕووی سیاسی لە ڕووی دەسەڵاتەوە لە ڕووی ئۆپۆزیسیۆنیشەوە ئەم حیزبە خۆرخی کردبێەوە داگیری کردبێەوە بیەوەی ئیسفادەی لێ بکە بۆ حیزبەکەی خۆی ئەمە یەک دوو من بە کوری دەکەم ئەگەر بڕیار بێم ئۆپۆزیسیۆن باواز لە بەزودنەوەی گۆڕان بێنن کە تەمەنێکی کەمیە بوو پێشتر ناوەشێتی نیشتیمانی کوردستان نبوون هەردوو حیزبی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کوردستان بەتایبەت یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لە 94 تا ئێستا بەشداری هەموو کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە و بە نیسبەتی جیاواز مشارەکەی حکوومەتیشی کردووە وەزارەتی هەبووە لەناو پەرلەمانە هەبووە لانی کەم بێدەنجی ئەوان بەرامبەر بە یەک دنیا ئەو ڕخنانێک ئێوە لە حکوومەتی هەرێمی کوردستان هاتانە هەموو ئەوانە ئەو ئۆپۆزیسیۆنە ناخاتە بەردەم ڕخنەیەکی جدیەوە بەڵێ وەڵام بێتەوە ناوەڕێکمان هەیە بینەرانی بەڕێز بەرداوامی لە پرۆگرامەکەمان بەڵام دوای ئەم ناوبڕا بینەری پرۆگرامەکەمان بن